بەناوی خۆی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لەبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ داگەشتی شیکاری وەرشی بەوەی بەڕێز و خۆشەوی شادەمەوە. سەرەتای هەفتەیەکی نوێیە، هەفتەی جامەکان لە هەنێ وڵات، هەفتەی بەڕێوە نەچوونی خول کە هەنێکیان لە کۆتایەکانی هەفتە یاریەکانی خولەکانیان دەست پێ دەکات. بۆیە بەپێویستم زانی ئەمڕۆ قسەکردنێ بکەم لە کاتێکە ئینگلتەرا و ئیسپانیا و فەڕەنسا خەریکی ئەنجامدانی جامن و ئەڵمانیا جارێ خولەکان دەستی پێ نەکردوێتەوە. ئیتالیا کە سەرقاڵی بەڕێوەچوونی یاریەکانی خولە، بەپێویستم زانی بەرنامە ئەمڕۆ تەرخانکەین بۆ ئیتالیا و باسکردن بێ لەسەر تۆپی پێ ئیتالیا و هەروە لەسەر ئەو ڕکابەریەی کە لە وەرزی ئەم ساڵە لە خولەکەدا ئەنجامەدرێت. تەوان لەسەر ئیتالیا ڕاستیەکی تاڵ هەیە کە پێویستەکە باس بکرێت، کە ئەویش بوونی کۆمەڵێک قەیرانە، کۆمەڵێک قەیرانی کەڵەکە بووە لە ئیتالیا کە وای کردووە تۆپی پێی ئیتالیا لە زۆربەی ڕووەکانەوانێ ئەو پێشکەوتنە بەرچاوی نەبێت کە لە تۆپی پێ وڵاتانی ترا هەیە. ئیتالیا قوتابخانەی تۆپی پێ، ئیتالیا مەدرسەی تاکتیکە، ئیتالیا مەدرسەی دروستکردنی ڕایەنەرانە، ئیتالیا قوتابخانەی پێگەیاندنی یاریزان و تێگەشتنی یاریزانە لە بواری تەکتیک و لە پلانەکانی ڕایەنەر. بەڵام ئەمە بابەتێکی مێژوویە. ئەمە گەرێمە لە مێژووە باسی ئیتالیا بکەین بەم جۆرە. ئیتالیا خولی پێگەیاندنی یاریزانە، خولی دروستکردنی یاریزانە. ئەمە بۆ ڕابردوو هەموو ئەم وەسفانە، هەموو ئەم ستایشانە بۆ ئیتالیا بێ لە ڕابردووە. بەڵام بۆ ئێستا ڕاستان بە شانێتیاماوە، بەڵام هاوشێوەی ڕابردوو نییە. گەلێک قەیران لە ئیتالیا کۆبوونەتەوانەیە کە پێشتر باسی گادفازەرم بۆ کردوون هەر لێرە کە چ ڕۆڵێکی بۆ لەسەر خولی ئیتالی و لەسەر کەوتنی خۆی لە ئیتالی پاشگرتنی گادفازەر و لەنا ینی مردنی تۆپی پێ لە ئیتالیا چۆن پەشیکە و چۆن کاریگەری لەسەر تۆپی پێ بووە و ئێستا ناوبەناو پێشکەوتنی یانەکانە بینینەوە، بەڵام بەو جۆرە نییە کە تۆپی پێ ئیتالیای پێناسراوە. ئەمە ڕاستیەکە لەسەر واقعەتی تۆپی پێ ئیتالیا. بۆیە هەنێک کاتیش زۆربەی و ڕەخنانەی ئاراستی من دەکرێت ئەڵێن تۆ هاندەری ئیتالیای بۆ زۆر باسی ئیتالیا ناکەی. من گوێ بە هاندەری بوون و ئەو تیپانە نادەم کە خۆمان نەبیا و خولی کە خۆم سریەکەم و خۆم دامتام نە، بەپێی حەق تا چەند حەقی خولی ئیتالیا کە من باسی کە مەسەم بە کاتێکی گونجاوە زانم و بە کاتێکی مستحقی خولی ئیتالی مەزانی کە ئەمڕۆ دانیشم باس بکەم لە خولی ئیتالی. بەڵام نابێت ئەو ڕاستیەش بشارمەوە کە خولی ئیتالی کشانەوەیکی بەرچاوی بەخۆ بینیوە. ڕاستە لە چەند ساڵی ڕابردوو هەندێک گیانەکان پێشکەوتونەوە و ئیتالیا سێتی پیلاری کۆتایەکانی وەرزی ڕابردووی پاڵەوەرنتە ئەوروپیەکانە بووە. وەرزی ڕابردووتر ڕۆما پاڵەوەرنتێکی ئەوروپی بۆ یانێکی ئیتالی بردوێتەوانێ. بەڵام ئەمە کۆی گشتی نییە. کۆی گشتی ئیتالیا بەرزکردنەوەی نازناوەکانە. کاتێم تۆ باز لە بەهێزی ئیتالیا بکەیتوانێ ئەبێ ئیتالیا بێت سەگۆکە داگیر بکات وەکو چۆنە و کاتانەی کە چوارتی بەگەیشتە چامپیۆنز لیگ، گەیشتە چوارگۆشتی زەڕینی چامپیۆنز لیگ سییانیان ئیتالی بوو. نوێنەرێکیشی لە ئەوروپا لیگ دەگەشت یاری کۆتایی نازناوەکەی بردەوانەیە ڕکابەری دەکرد وەکو پارما سەردەمانی زێڕین. یوڤە و میلان و ئینتەر دەگەشتنە چوارگۆشەی زێڕینی چامپیۆنز لیگ. ئەمانە تێپەڕین ئیتالیا بێ ئەمانە دەسەبەر بکات و نازناوەکان باتەوە و کاتێمە باسی گەوری ئیتالیا بکەین. ئەگەر بچمە سەر سێریای ئەم وەرزە لە خولی یانەکانی ئیتالیا کە وەک دەبینن ڕکابەریەکی توند لە نێوان یوڤە و ئەنتەرا دەرکەوتووە. تاڵان ئەگەر لە ڕووی کواڵیتیەوە سەیری یاریزانەکانی خولی ئیتالیکەین دەزانین ئێمە یەک تیپمان هەیە کە پڕ کوالیتی بێ، یەک تیپمان هەیە کە یاریزانەکانی پەرفێکت بن، واتە زۆربەی زۆری یاریزانەکانی کواڵیتی بەرز و لێهاتوو لێوەشاوە بن. ئەویش یانە ئینتەر میلانە. تیپەکانی دیکە بەڵێ یاریزانی بەهێزیانتەیە، بەڵێ یاریزانی بەتوانیانتەیە، بەڵام تیپی کامڵنی. تیپی کامڵنین. بۆ نمونە گۆڵپارێز و هێڵی بەرگری و ناوەند و هێرشبەر و پشتی هێرشبەر و باڵەکانیان ئەوە نییە هەمووی پێرفێکت بێ لە خولەکەیە. بەڵام ئینتەر میلان خاوەنی ئەمێ. نە یوڤە، نە میلان، نە ئەتڵەنتا، نە ڕۆما، نە لاسیۆ، نە ناپۆلی، هیچیان هاوشێوەی ئینتەر پێگاتیان بەهێز نییە.
ئێستا ئێمە خاڵ بە خاڵ ڕوونیەکەینەوە لەوەی کە چۆن باس لەمە دەکەین. ئەگەر بمانەوێت تیپێکی بێز لە ئیتالیا دەستنیشان کەین، تیپێکی کامڵ لە ئیتالیا دەستنیشان کەین، لە ئینتەر میلان باشترمان دەست ناکرێت. هیچ تیپێک هێندەی ئینتەر میلان تیپەکەی کامڵ نییە، تیپەکەی بێز نییە، تیپەکەی خاوەنی یاریزانی لاتون نیە. ئەمساڵ ڕکابەریکی توندێ لە نێوان یوڤەوەنتەرە. پێش دەستپێکی خوریش باسمان لەوە کردووە، بەشداری نەکردنی یوڤە لە پاڵەوەنەتی ئەوروپیەکان و کشانەوەی لە کۆنفرانس لیگ دەبێتە سوودێکی زۆر بۆ ئەمیانێ، بۆی کە ئەمیانەیە سەر لە نوێ دروست بێتەوە، ئەمیانەیە بتوانێت ڕکابەری خولی ئیتالی بکە، ئەمیانەیە ڕاستەوخۆ بتوانێت بگاتەوە چامپیۆنز لیگ. چونکە دیقەت بدەن یۆڤانتۆس بە بەشداری نەکردنی لە کۆنفرانس لیگ توانی پشوویەکی باش بۆ یاریزانەکانی بەرهەم بێنێ، توانی یاریزانەکانی لە ماندووبوونی بێزارکەر بپارێزرێ و لە هەمووشی گرنگتر خۆی لە گەشتکردن بۆ دەرەوەی ئیتالیا لابێت. تەنها یاریزانەکانی لە کاتە ئێرکە نیشتیمانەکانیانە دەتوانن گەشت بکەن و دواتر بگەڕێنەوە ئیتالیا. یوڤە ڕکابەریکردنی لە ناوخۆی ئیتالیا هەڵبژات و دڵنیاش بن لەوەی ئەگەر یوڤە بەشداری کۆنفرانس لیگیشی بکردایە، ئێستا لە خولدا بەم جۆرە ئاڕاستەیە دۆخەی ئەستەی نەبوو، نەی دەتوانێت ڕێژە خاڵە بەدەست بێنێ. واقعیەتی یۆڤانتۆس، ئامانجی یۆڤانتۆس لە وەرزی ئەم ساڵە بە هیچ جۆرێک بردنەوەی نازناوی خولی ئیتالی نییە. یوڤە بە هیچ جۆرێک بردنەوەی نازناوی خولی ئیتالی نییە. وەکو ماسیمیلیانۆ ئەلێگری لە پێش یارەکەی ڕۆماش باسییان کرد و لە هەمان کاتدا ئاماژەی بۆەوە کرد، وتی ئێمە ئەم ساڵ ئامانجمان گەیشتنەوەیە بە چامپیۆنز لیگ. گەیشتنەوەیە بە چامپیۆنز لیگ، تیپەکەیان وا لێ کرد. و دواتر سەیری بارودۆخ دەکەین، زاین خولی ئیتالیا بەکوێ دەگات، زاین ڕکابەرەکانمان بەگوێ دەکات. و ئاماژەی بەوەش کرد ئێستا هەنگاوێکی زۆر باشیان هەڵگرتووە لەوەی کە زیاتر لە تیپەکانی ڕکابەریان دوور دەکەنەوە بۆی کە بلیتێکی چامپیۆنز لیگ ببڕن. زۆر منطقیانە لێدوانی یا لەوەی کەوتی ئێمە نزیکین لەوەی بلیتێکی چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو بۆ خۆمان بەدەست بێن. هەموو فشارەکانی لەسەر یاریزانەکانی کەم کردوێتەوە، هەموو فشارەکانی لەسەر تیپەکەی کەم کردوێتەوە، بەهێمنی بە دروستکردنی تێکەڵەیەک لە یاریزانی لاو بە ئەزمون، چونکە تا ئێستش هیچ قوتابخانەیەکی تۆپی پێ لە ئیتالیا هێندەی قوتابخانەی تۆپی پێی یۆڤانتۆس پێرفێکت و گرنگ و بەهێز نییە. هەموو زۆربەی زۆری دەرکەوتنی یاریزانە لاوە پێرفێکتەکان لە یوڤەوەیە. قوتابخانەی تۆپی پێی یۆڤانتۆس هێشتا لە لووتکەیە، لە ئیتالیا هێشتا لە لووتکەیە لە پێگاندنی یاریزان. ئەمە ژوای کردووە وەک دەبینن ئەم ساڵ کۆمەڵێک یاریزانی لا بۆ ماسیمیلیانۆ ئەلێگری پێگەشتووە کە دەتوانێت لەگەڵ ئەو کۆمەڵە یاریزانە ئەزمونداری کە لە تیپەکان ڕێخستنێکی باشی بۆ دروستکردن وەک دەبینن ئێستا لە ڕکابەری ئینتەر میلانە. ڕاستە ئینتەر میلان خاڵەکانی کردووە بە جیاوازی 5 خاڵ و قورسیشە لە کۆتایی یوڤە بتوانێت، یعنی من قەناعەتی خۆم قورسە ئینتەر بتوانێت نازناوەکە دەستبەردار بێ بۆ یوڤە، یاخود یوڤە تاکۆ تا سات بتوانێت ڕکابەری ئینتەر میلان بکات لە بەردەوەی نازناوی خولی ئیتالیا. نە، لەبەرەوەی من قەناعەتم وایە پێگاتەی ئینتەر میلان بەهێزترە و پێگاتەکەی یۆڤانتۆس ئەوەی کە هاتوێتی ئێرە ئەو جوود و ماندووبوونەیە کە تیپەکە کردوێتی بۆ دواتر پێشبینی ناکەم من یۆڤانتۆس لەم دۆخەی ئێستایا بمێنێتەوە. پێشبینی دەکەم بلیتێکی چامپیۆنز لیگ ببڕێ، بەس پێشبینی ناکەم ئەم دۆخەی ئێستا بەو جۆرە پەرە پێ بدات، چونکە ئەگەر بەراوردکاریی منطقی بکەین جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئینتەر میلان و یۆڤانتۆس. ئەگەر بەراوردکاریی منطقی بکەین جیاوازێکی زۆر هەیە لە نێوان کاریگەڕی یۆڤانتۆس و کاریگەڕی ئینتەر میلان. ئەگەر بەراوردکاریی منطقی بکەین جیاوازیەکی زۆر هەیە لە نێوان ئامانجی ئینتەر میلان و ئامانجی یۆڤانتۆس. لەبەرەوە ئەم کۆمەڵە جیاوازیە پێمان دەڵێت کە یۆڤانتۆس ڕاستە ئێستا لە زروفی چێبڕشێکردنی خولی ئیتالیایە، ڕاستە ئالێگری توانێتی بەشێکی باشم تیپە لە وەرزی ئەم ساڵە ڕێک بخە، بەڵام هەموو خوێندنەوەکان بۆ یۆڤانتۆس، هەموو لێوردبوونەوەکان لە یۆڤانتۆس
پێمان دەڵێت کە ئەم تیپە ناتوانێت لە ڕکابەریکردنی ئینتەر میلان بەردەوام بێت بۆ دەستەبەرکردنی نازناوی خولی ئیتالی. ئەگەر وەستانێک لەسەر ئینتەر میلان بکەین، تەبعاً لە هەمووتان ئاشکرا ئینتەر میلان وەرزی ڕابردوو گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ، سوپەری ئیتالیای بردووەتەوە. کەواتە تیپەکەی ئینزاجی تیپێکی بەهێزە، یاری کۆتایی چامپیۆنز لیگی ئەنجامدا و بەرامبەر بە مانچستەر سیتی کە وەکو بەشێک لە هاوڕێیان ئەڵێن ئەگەر لاوتارۆ لۆکاکۆ بیانێشتایە ئێستا ئینتەر میلان پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو لە جیاتی مانچستەر سیتی. من بەشێک لە هاوڕێیان لە کاتی شیکارەکان دایم ئاماژە بۆ خاڵەیەن کە ئەگەر بیانهێشتا لاوتارۆ مارتینێز ئێستا ئینتەر میلان پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو تا مانچستەر سیتی. بەهەرحاڵ ئێمە باس لە تیپی یەکەین کە لەو پەڕی هێزیدا، باس لە تیپی یەکەین کە وەرزی ڕابردوو یاری کۆتایی چامپیۆنز لیگی کردووە. ئەم ساڵ مێرکاتۆی تیپەکەی بۆ ڕێکخراوە، کۆمەڵە یاریزانی نوێی بۆ هێنداوە. ڕاستە بەشێکی زۆری یاریزانەکان خواستنن، بە خواستن هاتوونەتە ئەم تیپەوە، بەڵام لە کۆتاییە ئەو کارەکتەرەی کە یاری بەم یاریزانە ناکە، ئەو کەسایەتی کە ڕۆڵی هەیە لە دابەشکردن و لە پلاندانانی ئەم تیپە، سیمۆنی ئینزاگی توانێتی بە شێوەیەکی زۆر باش ئەم تیپە بتوانێت نیشان بدات و بتوانێت زووتوانە ئەم تیپە نیشان بدات. تەبعاً ئەگە قسەی لەسەر ئینزاگی ڕانەری ئینتەر بکەین، ئینزاگی و ڕانەرەیە کە بە پلانی 3-5-2 یاریەکە، یاخود بە پلانی 3-4-3 یاریەکە، یاخود بە پیلانی 3-2-4-1 یاخود 4-2-3-1 یاریەکە. کۆمەڵێ پلانی گشتگیری تاکتیکی چڕ لەلایەن ئینزاگیەوە پەیڕەوە کرێ. گەردیقەت بدەن یاریزانی باڵەکان هەمیشە کاریگەری 100% لە ئەنجامەکانی ئینتەر میلان هەیە. کێ؟ دیمارکۆ ڕۆڵێکی باڵای هەیە لە ئەنجامەکانی ئینتەر و دێنزڵ دۆمفەرسیش بە هەمان شێوە. وە کاتێکی ماتیۆ دارمیان ینی ڕێگەی پێدەدریا خود دەرفەتی یاریکردنی دەیرێتە لە باڵەکان بەو تەمەنە زۆرەوەیش ڕۆڵی هەیە. لە هەمووی گرنگتر کاتێک ئینزاگی لە لازیۆ هاتە ئینتەر، یەکێک لەو یاریزانەی هێنای ئەچێربی بوو. تاوانە چێربی هەمووتان نەزانی یاریزانی میلان بوو و پاشەوەی لە میلان ئاسی شێونە بەرزی نەبوو، پشکنینی بۆ کرا گوایە نەخۆشی دڵی وای کرد میلانی زنیا و دواتر چووتە ساسۆلۆ و دواتر چووە لازیۆ و ئێستا لە ئینتەر میلان بەرزترین ئاسی پێشکەشەکە. ئێستا ئەچێربی بەرگریکارێکی بە ئەزمونە و بەرگریکارێکە ناوی زۆر قەبە نەکراوە، ناوێکە کە زۆر گەورە نەکراوە، بەڵام لە ڕووی مامەڵەکردن و لە ڕووی شێوازی یاریکردن و لە ڕووی ئەو مواسەفاتانی کە پێویستە لە بەرگریکارێکە هەبێ بۆ ڕاگررتنی هێرشبەرەکان یاخود بۆ دارەدانی تیپەکەی خۆی بڕوا بکەن. ئەچێربی یەکێکە لە هەرە بام مطلقی نەڵێن لە ڕیزبەندی باشترینەکانە، ئەمە ئەو نێمە، بەڵام ئەچێربی یەکێکە لە هەرە باشترین و بەهێزترین و ناوەزەترین بەرگریکارەکانی سەراسی تۆپی ئەوروپا و جیهان. بەچی؟ بۆ مامەڵە تەندروستانی ئەیکا. ئەچێربی بۆ نمونە مواسەفاتی لوسیۆی نییە وەکو ڕابردوو لە تۆپداگرتن و لە تۆپ سەرکەوتن و لە تۆپدا بەشکردن، بەڵام سەیریکەن کۆمەڵە مواسەفاتی تایبەت بە ئەچێربی هەیە کە وای کردووە کە زۆر بەبێزی دەرکێت. بۆ نمونە لە چاودێریکردنی هێرشبەرە باڵا بەرزەکان لە مامەڵەکردنیە، لە تۆپ دابەشکردن و تۆپ سەرکەوتن کە ئەمە مواسەفاتێکی نوێ لەگەڵ ئینزاگیە بۆ ئەچێربی دروست بووە. ئەنجا مامەڵەی بەرگریکارێکی دیفاعی کە بە مانای کەلیمەی تالیبێ، ئەم خاستانش لە ئەچێربیا کۆبۆتەوانێ و وای کردووە کە بەرگریکی بێز بۆ ئینتەر میلان بێ. ئەمە جگە لەوەی باستۆنیش لە پاڵیا ڕۆڵێکی کاریگەریەوە، دواتر دارمیان و دیمارکۆ و
دێنزەڵ دۆمفرس ئەگەر بینە سەر ناوەندی ئینتەر میلان ئەو ڕێخستنەی ئینزاجی کردوێتی تاوان هەموو ئەو کارانەی ئینتەر میلان کە دەیکات ڕۆڵی پشکی شێر بەر ئینزاجی دەکرێت بەڵام گونجاندنی یاریزانەکانیش لە نێو یاریگا خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆم تیپەس دیقەت بدەن ئەو تێکەڵە ناوازەی کە ئینزاجی لە نێوان میختاریان و کالهانۆگلۆ و بارێلا دروستی کردووە و دەرفەت یاریزانی لاوی ژەیە لەگەڵیانە و لە هێڵی ژێرشبردن لاوتارۆ و تۆرام و ئارناوتۆڤیچ و ئەنی ئەم یاریزانن کە لە ئینتەر میلانە دەرفەتی یاریکردنیان هەیە کۆی گشتی لەلایەن ئینزاجیەوان هەیە سکواتێکیان پێ دروست کراوە تیپێکیان پێ دروست کراوە کە بە هەموو واتایەک تۆ ناتوانانی خاڵی لاوازی ئینتەر میلان دیاریکەی ئەگەر تۆ ڕاهێنەرێک بیت ئەگەر تۆ گواردیۆلابی ئەگەر تۆ ئەنچیلۆتی بی ئەگەر بتەوێ خاڵی لاوازی ئینتەر میلان بدۆزیتەوانێ بڕوا بکە ناتوانانی خاڵی لاوازی بدۆزیتەوە ئەنی بۆ نمونە بڵێ ئەمە ئەەکەم لەسەر خاڵی لاوازی بۆ نمونە ناوەندەکەی ئینتەر میلان بە کەڵک نایە بۆ نمونە ێرشبەرەکەی بە کەڵک نایە من ڕاستە دارمیانم بەدڵ نییە و پێم وایە کێوی تەمەنێکی سەرکەوتویە بەڵام کۆی گشتیتی بەکە مەنزومەکە کە پێکەوە کار دەکەن کارێکی زۆر ناوازە دەکەن وا دەکەم فەراغی یەکتریش پڕ دەکەنەوە ئەگەر کەم و کوردیەک لە دارمیانە هەبێ ئەگەر کەم و کوڕیەک لە باستۆنیە هەبێ یا کێوی بۆ پێ ڕەدەکاتەوە یا لەم لاوە دارمیان بۆەوەی پڕ دەکات یعنی سێریکە مەنزومەکە پێکە و گونجاندنێکی باشیان بۆ دروستکە هەما حاڵەت بەسەر ناوەندی شادووپا دەبێتەوە میختاریان زۆر سەر دەکەوێت لەگەڵ بارێلا ئەرکەکە کەوتەوە سەر کالانەگڵۆ کاوکاریی زۆر باشیان بکات لەوەی کە ڕێگە بە سەرکەوتنی ئەم دوو یاریزانە بە کەواتە ئەگەر بتێ لە کۆی گشتی ئینتەر میلانە خاڵی لاواز دەربخەی ناتوانانی خاڵی لاواز دەربخەی بەڵام لە کۆی زروفی یاری و لە کۆی ماندووبوون و لە کۆی هەڵی تاکەکە سیاریزان بەڵێ ئینتەر میلانیش و کۆمو تیپەکانی تر واری دەبۆمانە خۆ من نەبێ دانیشین کە بکەم قسێ بکەین ینی ئینتەر میلان تاو هەمووشت نە بەڵام ئەمە دۆخی ئینتەر میلانە کە من پێ دەڵێم ئەگەر تۆ بتەوێ خاڵێکی لاواز بە دیاریکراوی داینەی ئەتوانی بڵێ تەمەنی بەرگری کارەکانی ئەتوانی وا بڵێ بەڵام کە لە کۆتاییە یەی سێری یاریەکانیانەکەیتەوە سێری و گونجان و لێک تێگەیشت ناکەی کە لە نێو تیپەکەدا هەیە سێرەکەی ویژ نابێ بە خاڵی لاواز بووی بەڵام ئەوە ئەو جۆرە تەندروستی یاخود ئەو شێوازە ڕوبەڕووبوونەوەی کە ڕانەرەکانی دیکە بزانن چۆن ڕوبەڕووی ئینتەر میلان بنەوە بتوان سەرکەوتنی بەسەردا دەستە بکەن سەبارەت بە ئینزاجی و ئینتەر میلان ئەمەوێتەوە بڵێم کە ئەمساڵ پاڵەوراوی سەرەکی بردنەوەی نازناوی خولی تاالیم من بڕواناکەم هیچ تیپێک توانای ڕوبەڕووبوونەوەی ئینتەر میلانی هەبێ و توانای ڕوبەڕووبوونەوەی بێزی ئینتەر میلانی هەبێ ڕاستە لە چامپیۆنز لیگ بەر ئەتلێتیکۆ مەدرید کەوتووە ئەتلێتیکۆ مەدریدیش تیپێکی بەهێز و تیپێکی هەمان ستایلی یاریکردنەوە سیمیۆنیش ڕانەرایەتیەکە کە زۆر باش لە دۆخی ئینتەر میلان و لەو شێواز یاریکردنەی ئینتەر میلان ئاشنایە تاوان سیمیۆنی ڕانەری ئەتلێتیکۆ مەدرید دەڵێم بەڵام ئینتەر میلان ئەمساڵ ئامانجیەکەمی خولی ئیتالیا بەڵام وەکو پێشتی ژووتیانە دەیانێ بگەن و یاری کۆتایی چامپیۆنز لیگ بەڵێ ڕوبەڕووبوونەوەی ئەتلێتیکۆ مەدرید قورس دەبێ بۆیان لە چامپیۆنز لیگا بەڵام ئینتەر ئەمساڵ ئامانجی گەورەترە و ئەمساڵ تیپەکە بەهێزترە و ئەمساڵ تیپەکە تۆکمەترە لەگەڵ ئینزاجی و ئامانجی سەرەکیشی بە بڕوای من بردنەوەی نازناوی خولی ئیتالیا دواتر ئینتەر میلان بێت لە نازناوی دیکە دەکاتەوە بەدەر لەو ڕکابەری کە لە یوڤی و ئینتەرا باسم کرد ئەمساڵ ڕکابەریکی توندمانەیە بۆ گەشتن بە چامپیۆنز لیگ گاسپەریمیمان هەیە لە ئەتڵەنتا مۆرینۆمان هەیە لە ڕۆما پیۆڵیمان هەیە لە میلان ماتزاریمان هەیە لە ناپۆلی فینچینزۆ ئیتالیانۆمان هەیە لە فیۆرنتینا تیاگۆ مۆتامان هەیە لە بۆلۆنیا ماوریتسیۆ ساریمان هەیە لە لازیۆ باوەڕم پێ دەکەن ئەم ڕکابەری لە ڕکابەرەکەی ئینتەر و یوڤە خۆشترە چونکە جیاوازێکی زۆری لە نێوان ئینتەر میلان و یوڤە بە مروری زەمەنی ژەوە دەرەکەیە بەڵام ئەمساڵ ڕکابەرەکەی ئیتالیا یاخود چێژی گەورەی ئیتالیا لە ڕکابەری ئەو تیپانەیە کە هەوڵ دەدەن بگەن بە چامپیۆنزی دیقەت بدە ناپۆلی ڕۆما ئەتڵەنتا میلان لاتسیۆ فیۆرنتینا بۆڵۆنیا ئەمە باسی لە ئێستا بۆ وەکەم کە قۆناغی یەکەمی خولی ئیتالیام ڕۆ بە کۆتا دێت کاژمێر دوونی میلان یاری هەیە و دواتری ژۆڤانتۆس بەرامبەر بە سالیرەنتانە یاری دەکات
حوتی ڕکابەری گەیشتن بە چامپیۆنز لیگ دەکەن بۆ بڕینی چەند بلیت بۆ بڕینی 2 بلیت لە ئێستا حوتی میلان ڕۆما ناپۆلی ئەتلانتا فیۆرنتینە لاتسیۆ بۆڵۆنیا بۆ دۆخی ئێستا حوتی ڕکابەری بڕینی 2 بلیتی دیکە دەکەن بۆ گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو ڕکابەریە توندەکەی ئیتالیا کەوتۆتە پاڵاوتنەکانی چامپیۆنز لیگەوە کەوتۆتە و تیپانی کە دەیانێت بلیتێکی چامپیۆنز لیگ ببڕن لە ئێستا ڕاستە میلان لە هەمویان لە پێشترە میلان تا حەدێک یعنی دۆخی لەوانی دیکە باشترە دۆخی لە تیپەکانی دیکە باشترە و بە ڕێژەیەکی زۆریش یعنی ئەمساڵ میلان لە هەموو دۆخەکانە گەر بەم ستایلی خۆشی بڕوە تیپێک دەبێت لەو تیپانی دەگاتە چامپیۆنز لیگ کەواتە ڕکابەرەکە ها چرتر دەبێتەوە بۆ تیپەکانی دووە ڕۆما ئەمساڵ مۆرینۆ زۆر سرنجی لەوەی بگاتە چامپیۆنز لیگ بەڵام پێویستی بە مەرکاتۆی زستانەیە بە بڕوای من ڕۆما دەبێت بەشداری مەرکاتۆی زستانەکە دەبێت نوێکاری بۆ تیپەکەی مۆرینۆ ئەنجام بدەن تا ئەوەی بەواقعی ڕۆما بچێتە کێوەرکێ و ململانەی گەشتن بە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو لاتسیۆ گەشتۆتە قۆناغی شانزەی چامپیۆنز لیگیش بەڵام ئەمساڵ دۆخی تیپەکەی ساری لە خولی ئیتالیا وەکو پێویست نییە سەرکەوتنی تەمەنی یاریزانەکانی و ئەنجام نەدانی مەرکاتۆی بەهێست وای کردووە کە لازیۆ وەکو پێویست نەبێت ناپۆلی پاش ڕۆشتنی سپالێتی لە هەمووتان ئاشکرایە ئێمە دڵنیایەوەمانداکە و ئەنجامی ناپۆلیە نایەتی وەرزی ڕابردوو سەرڕای هێزی خۆی بەڵام بەشێکی بۆی کەوتنی ئینتەر و میلان بوو لە وەرزی ڕابردووە بە تایبەتی لە مانگێک و دوو کە خاڵێکی زۆریان لە دەستدا ئینتەر و میلان بەڵام ناپۆلی کەوتۆتەوە دۆخە دژوار و قورسە و ڕێکبوونەوەشی لە وەرزی ئەمساڵە زۆر قورسە و من تەوەقوع دەکەم ناپۆلی یەکێک بێت لەو تیپانەی کە ناگاتە چامپیۆنز لیگ ئەگەرچی پاڵەوانی وەرزی ڕابردووە بەڵام من پێم وایە ناپۆلی ناتوانێت بگاتە چامپیۆنز لیگی وەرزی داهاتوو و گاسپەرینیش لەگەڵ ئەتلانتا ئەمساڵ دۆخێکی بەهێزتریان دروست کردووە لەگەڵ دیکاتلێری و کۆمەڵە یاریزانی بەئەزموونە بەڵام دۆخی ئەتلانتاش بە جۆرێک لە جۆرەکانەوە پێویست نییە ئەوەی کە هەیە فیۆرنتینە و ئەتلانتا دوو تیپی نوێن کە وەرزی ئەمساڵ دەیانێت ڕکابەری گەشتن بە پاڵەوانیتیە ئەوروپیا بکام بکەن بۆی بە بڕوای من ڕکابەری چامپیۆنز لیگی وەرزی ئەمساڵ بەهێزترین و بە چێشترین ڕکابەریە لەسەر ئاستی ئیتالیا و ڕەنگە لە ڕکابەریکردنی ئینتەر میلان و یۆڤانتۆس بۆ دەستەبەرکردنی نازناوی خول ڕکابەریکی زۆر زۆر بەهێزتر بی و زۆر زۆر ناوازەتر بی و زۆر زۆر پێرفێکتر بێ ئەمە کۆمەڵە قسە بوو لەسەر خولی ئیتالی کە ویستم قسەی لەسەر کەم و چاوەڕێژ ناکرێت لە مەرکاتۆی زستانەدا ئیتالیا بەو گەورەیە بچێتە نێو مەرکاتۆ بتوانێت یاریزان بگوازێتەوە چونکە لە هاویندا میلان مەرکاتۆیەکی باشی ئەنجامدا بەڵام تاوەکو ئێستا تیپەکە دروست کراوە نەبەرەوە پێش چووە لەلایەن ستیفانۆ و پیۆڵی ڕانەرەوە کە ئەمەش خۆی لێی بەرپرسیارەوە لە ئێستاشدا زۆرترین دەنگۆ لە ئیتالیا لابردنی پیۆڵی دوورخستنەوەیەتی لارکەکەی لە نزیکترین کاتدا و دانانی ڕانێکی نوێە چونکە کارجەڕی میلان بە سەرۆکاتی کاردیناڵی پێی وایە پیۆڵی سەرڕایەوەی مەرکاتۆیەکی ناوازەی بۆ ئەنجامدرا سەرڕای مەرکاتۆیەکی بێزی بۆ ئەنجامدرا بەڵام نەیتوانی وەک پێویست خۆی لەگەڵ پێگاتەی تیپەکە بگونجێنەوە نەیشتی توانی وەکو پێویست خزمەت بە تیپەکە بکە تێمەلای بەشێک لە کۆمنتەکان کاگەڵمەت بە بڕوای من بە هەموو دۆخێک وەکو 3 ساڵ کارکردنی مۆرینۆ بۆ ئامانجەکەی باسم لەوە نیە مەرکاتۆ چیەکە و چی ناکە بەڵێ دەبێت لە 3 ساڵا ڕۆما مۆرینۆ بگەینێتە چامپیۆنز لیگ چونکە پرۆژەکە بەو جۆرەیە لە 3 ساڵی پرۆژەکەی ئەتوانی ئەگەر ئەو مەرکاتۆی بۆ نەکراوە کە خۆی لە تیپەکە و ڕانەبینی بگاتە چامپیۆنز لیگ دەست لە هەرکەکە و بچێشی تاوانی بۆ پاراستنی مێژوو شکەی خۆت بەڵێ بە قەناعەتی من مۆرینۆ ڕۆما نەگەینێتە چامپیۆنز لیگ دەبێتە وەرزێکی شکست خواردوو بۆ ڕۆما تاوان کاگمەسین ڕکابەری خولی ئیتالی لە بین یوڤی و ئەنتەرە وەڵاهی کاکە کازیان من پێشتریش پێم وتووی لە نامەی شەخسی شاقسەم لەگەڵا کوردی بۆ تۆپفۆری ڕۆما و ئەوە بە هەر لای خۆ بمێنێ دڵمان گەورەیە کاگمەسین گیان خەمت نەبێ کاک پێشەوە من هەمیشە باسیەوە ئەکەم کە ئەلێگری ئەگەر نەتوانێت تیپەکەی خۆشی تەکتیک جێبەجێکات تەکتیکی تیپەکەی بەرامبەری نایڵێ بەسەرا جێبەجێ بکرێت لەم ڕێگەیەوە ڕێگەی سەرکەوتنە دۆزێتەوە
کاگاکۆڵێ ڕۆمان جامەکانی وەرزی ڕابردووشی پێ دووبارە ناکرێتەوە ساڵی یۆرۆلیگ زەحمەتترە لە وەرزی ڕابردوو هەرچەند سێری پێگاتەوە یاریکردنی ڕۆما دەکەی لەمە زیاتر بەرەو پێش ناڕوا تۆزە دۆخەکە قورسە بەڵام ئەکرێت ڕۆما مێرکاتۆ ئەنجام بدات لیڤەر بێت سەلاح چەندێک دەتوانێت لە پێشەنگا بمێنێتەوە کاکە ژیوار دۆخی لیڤەرپوڵ طبعا هیچ یاریزانێک ناتوانێت بێتە شوێنگرەوەی سەلاح لەبەرەوەی من بڕوام وایە لە 5 ساڵی ڕابردووە لە ڕووی ئاستی تاکەوەی جاریزانێک وەکو محەممەد سەلاح نەبووە لە 5 ساڵی ڕابردووە هیچ جاریزانێک بەقی محەممەد سەلاح کاریگەری نەبوو بەقی محەممەد سەلاح باش نەبووە لە دنیای تۆپی پێ بە هەموو یاریزانەکانەوە کاریان کردو تێمە قەنەعاتی منە جێگەی سەلاح پڕ نابێتەوە لە لیڤەرپوڵە بەڵام واقعی بیر بکەینەوانێ لیڤەرپوڵ یۆرگن کلۆپ پێشەوەی دەست بکەن بە دەوری سوور زانیوێتی محەممەد سەلاح لە مانگ یەکەم تیپە بۆ ماوەی مانگێ جێڵێ هەموو حساباتێکی خۆی کردووە ئەو 4-5 گرێ بەستەی کە لە ناوەندا کردوویەتی حساباتی هەموو شتێک کراوە حساباتی وە کراوە کە سەلاح مانگێکە ڕۆمانگە لە تیپەکە دابڕێ و خوێنەوەی بۆ کراوە ئەوەی کە من چەند متمانم بە لیڤەرپوڵێ لە پێشەنگا بمێنێتەوە من لە بەرەوەی کلۆب ڕانەرێتی متمانەی 100% پێێتی دڵنیام لەوەی کلۆب ئەمەوەکو قەنەعەتی خۆم من بڕوام وایە کلۆب هەموو حساباتێکی بۆم دۆخی لیڤەرپوڵ کردووە و لە توانایدایە بە زیاری ئەرسناڵ بە یەکسانی بێتە دەرەوانێت تاو کاتی سەلاحیەتەوە لە پێشەنگیا بمێنێتەوە تێگەشتی براکەم ئیتر بە دەرلەوە چۆنە گۆڕێ چۆن ناگۆڕێت دۆخی یاری چەلسی ڕەنگە ئاقارێکی پێچەوانە بدا بەڵام من قەنەعەتی کولیم بە کلۆپە بتوانێت لیڤەرپوڵ بە سەلامەتی بێڵێتەوە بەڵێ بە تەشید کاک بێژۆیوی نەقسی زۆرە بەخوا کاگاو کارجارێ دۆخیاتنی کۆنتی با بێت ئەو کاتە دۆخیال کۆنتی و میلان پێکەوە لە سنجێنین کاگاکان تاوان ڕاستەکاڵێ ئینتەر ساڵانەکەیشی لەسەرەکرێت بە ڕۆژێک و دوو نەکراوە لە کاتێک کۆنتی بۆ ڕانەریان ئینتەر دەگەڕێتەوە زانیمەکە ئینتەر دەگەڕێتەوە نێو ڕیزی گەورەکانی ئەوروپا دەستخۆش بالفعل وایە کاک مەولودی شەڵا لە کاتی خۆیان جوابی ئەوی کۆنتینەوە کاکە ژیوار جوابی سەلاح مایوانێ پاسی حەکەمە کاکە مەولود تاوان پیۆلی کاردیناڵی بەگاڵتە ناڵێمە پیۆلی لایەن ئەرداگولێرم نەبینیەوە بەخوا تاباسی کەم ئەم شۆسەی یارەکەی ڕیاڵم نەکردووە بەڵام بە پێی ڕێیتینگ و بە پێی بارودۆخەکان ئەڵێن باشە بەخوا من عادەتم نییە یاریزانێکم نەبینی یاریەکم نەبینی بێم دانیشم سەیری ڕێتینگەکەی کەم و ئالێرا دانیشم وەسف سەناوە بکەم شەوی ڕابردوو سەیری یاری ڕیاڵم نەکردووە لە جامە لەبەرەوە یاریکردنی ئەرداگولێرم نەبینی و ئینشاڵڵا کەی بینیم بە تەواوی ئەو کاتە باسیەکەم کاگادەم با من پێت بڵێم ئەوە من وا ناڵێم عیلمەڵێ ئەموو ئەو کارانەی ڕانەرێکا زانستی تەدری بەڵێم و کارانی ڕانەرێکا لە 115 ئەوە پەیوەندی بۆ نییە ئەوەی سپالێتی کاگارسیا مادزاری ناکە نە ئەوە دۆخەکە جیاوازە ناپۆلی گۆڕانکاری لە پێگاتەیە بووە تێگەشتی لێم ناپۆلی وەرزی ڕابردوو کۆمەڵە یاریزانی چۆن لە هێزی فیزیای پێڵێن تەقینەوە هەیە بۆ وەکووی کە شتێک باسی هێزێگەکەی کڤاراتسخیلیا و لۆپۆتکا و ئاگوینسا و کیم مینجای و ینی ئەم یاریزانەنە ئۆسمین لە دۆخی تەقینەوەیە بوون هەمووی لووتکەی ئاستی خۆیان جێبەجێ کرد لە ئەمان کادا ئیسفادەیان لە چی کرد ناپۆلی ئیسفادەیان لە خراپی دۆخی میلان کرد لە خراپی دۆخی ئینتەر میلان کرد بەو جۆرە پێشکەوتن بۆ جۆرە ناپۆلی توانی نازناوی خولیەک لا بکاتەوە ئەگنا دڵنیا بەلەوە ئەوەی ناپۆلی ئەنجامی داوە لە وەرزی ڕابردوو ئەوەی ناپۆلی کردوێتی لە وەرزی ڕابردوو هەرو توانای بوو سپالێتی لە تۆ باشتر لە من باشتر دڵنیا بوو لەوەی ئەو ئەنجامی وەرزی ڕابردووە ناوێتی خەونیشی پێ بینێ و ناشی بینێتەوە دڵنیا بوو 100% لەوە دڵنیا بوو کە ئەو ئەنجامە بەدەست نایێنێتەوە بۆیە ڕانەراتی ناپۆلی جێشت بۆیە ئەو دەستکەوتەی کێنای ئەو شکۆی بۆ ناپۆلی نووسیاوانێ ڕانەراتی ناپۆلی بەجێشتێکنا ئەوە زانستە زانست دەڵێت هەموو کارانەی دەیکار ڕانەر 115 و یاریزانەکان 185 بۆ جێبەجێکن ئێستا ناپۆلی ئەو 185 کێشەیتیە
شاد و کامرا من تاسپێ خواتانە.